من دوو جا خەوم بە پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم و دی ڕوحم بێتە قوربانی. یەکەم جا زۆر شەوێکیان زۆر سڵاواتمدا، ئیتر هاتە خەوم بەس سەر و چاویم نەدی باڵابەرجێک و ئابایەوان شانیوە و بەقەی وەستاوم بەس سەر و چاویم نەدی وەدی تو سڵاوات دەدەی سەر پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم وتم بەڵێ وتم ئەنانێ سڵاوات دەدەم تەزی تێدەگیانما ئەوەنە خۆشم گەرەگە و ڕوحم بێتە قوربانی. ئیتر ئەو کەڕە دووەم لە خۆم سایەقم لە ڕێی دووەکان مامۆستا فاتح باز هەتیمی کرد لە عان پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم زۆر گیریان بۆ هەتیم. ئیتر زۆر سڵاواتمدا باز پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم چۆن بۆ هەتیم و بۆ باوک زۆر گیریام هەم هاتە خەوم بۆ خۆی لەو عانەوە باسم کرد ئیتسا نایەتە خەوم. ئیسا من چی بکەماوە سڵاواتی زۆر دەدەم. پێگەم برا شوێنەکەم خۆی ئەو ئەسڵانانە ئەبێ بپارێزی قوربانگیان، هەنێ ئەسرار و نهێنی هەیە لە بینی خۆت و خوایە نابێ بیدرکێنی قوربانگیان. یعنی بە تایبەت خەوبینین بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم وا باشە ئەگەر گێڕاتەوە لە لای خێزانت کە ئەگەر خۆشت بوێت تێگەی قوربانگیان. خێزانم خۆشەوی زۆر خۆش بەس لای ئەو باسم کرد وەڵا بەس لای برادر ترۆزم باسم کرد لەو عانەوە خەوم ناتە. بالضبط قوربانگیانە و ئەسڵانە ئەبێ پارێزراو بن، ینی هەموو عەبدێک هەموو ئیماندارێک ینی ئەبێ نهێنەکانی پارێزراو بێ لە بینی خۆی و خوایە سوبحانەه وتەعالا. هەنێ شت هەیە باشە، هەنێ بابەتی ڕوحیانەت، هەنێ بابەتی خەو، هەنێ تایبەتمەندی هەیە کە یعنی بۆ نمونە بەسەر ئەم کەسەیە دێشتەکان تەبیعی نییە گە بۆ خەڵکی باسکی ڕەنگە باوەڕت پێ نەکات، بۆیە نابێ بۆ خەڵکی بگێڕیتەوە. مامۆستا یەکەم کەڕەداتە خەوم یعنی دەستمیش کردە ملی بەس سەرچای یعنی دەنچای بەس باڵابەرجی و ئابایەوان شانیە و دووەم کەڕەتیش لە خەوەکەما دیفاعم لێ کرد بەرامبەر بێژی مەزلومەکان دیفاعم لێ کرد صلی الله علیه وسلم ڕوحم بێتە قوربانی. تر لەو عانەوە درۆ خەوم ناتە یعنی زۆر سڵاوات دەدەم شەوان یعنی ئەمەنە سڵاوات دەدەم بەس نایەتە خەومە چیەکەم نایەتە خەوم. مامۆستا عەبدوڵڵای ئەوبارە خزممانە ئەم شەوی لە هەموو شەوێ خۆشتر بێت، پیان وت مامۆستا عەبدوڵڵای پەپولە پیاوێکی زۆر خواناس و دیندار بوو، یعنی هەتان لە نزیکەوە نتبینایە کەیسا باس یەکەم خەڵکی منتیقەی ناوشوان و ئەو خەڵکانی کە لە چەمچەماڵ و دەوروبەری چەمچەماڵ ئەناسن دائەنیشن ئەزانن باسی کیەکەم. ئەو پیاوە چەند ساڵی پێش ئێستا وەفاتی کرد. طبعاً لە سەفەری حەجا بێت لە ڕێگا لە شوێنێ لا ئەدەن ئیتر ئاوەوەکو مزگەوتێکی بچوو وایە ئەو خەڵکی لەگەڵیایەتی کە باسیەکەن ئەوانش تقریبا لە ژیانە نەماون. من بە ڕەحمەت بێخوا پورم بۆی باسکردم، پوری باوکم ئەوش تەمەنی هەبووی ساش ئەوش لە گۆڕایە خوای گەورە لێی خۆش بێت. طبعاً لەو کاتیان نێژی چێشتەنگاو مامۆستا عەبدوڵڵا ئەچێتە نزیکی ئەو نەخۆشەوە، جا باسی نەخۆشەکە ئەکەن ئەڵێن ئیفلیج بووە، نەقاچی هەبووە نەدەسی هەبووە، هەر پارچە گۆشتی بووە لەو ناوە لە مزگەوتەکەیان دایان نابوو. ئیتر ئەڵێ زۆر ئەپارێتەوە مامۆستا لەو کاتیە ئەو کەسەی کە نەخۆشەکە ئیفلیجەکە ڕێک سوبحان الله ئەکەوێتە سەر قاچی خۆی و ئەڕوات. هەچەنێ ئەڵێن مامۆستا هەچەنێ پێی ئەڵێن مامۆستا تۆ دوعاو بۆ کرد تۆ وات کرد ئەڵێ ئاگام لە هیچ نییە، هیچ ناڵێت، نایدرکێنێت ئەو نهێنی و پەیوەندی کە لەگەڵ خوایە هەبووە سوبحانەه وتەعالا نایدرکێنێ، هەتا مردش نەیدرکان، نەیوتووە من دوعام بۆی کردووە. کەواتە ئەو پەیوەندیانە ئەو نهێنیانەی بینی خۆت و خوا سوبحانەه وتەعالا کە چەند شتێکە ئەبێ بیپارێزی بە خەڵکی نەڵیت. کۆمەڵێ دەجال و دین فرۆش پیا بوونە بۆ نمونە سیرەکەی دوعا خوێنن بەسەر خەڵکێکە ئاڵێن ئەوە چاکمان کردەوە باشە ئیدعاکات ئەو بۆ بزانن ئەم کەسە هیچ پەیوەندیەکی لەگەڵ خوایە نییە، هیچ نهێنێکی نییە. ئەگینا ئەگەر کەسێک ئەو نهێنی گەورەی هەبێ نایدرکێنێت، نایداتە شاشە و یعلا